بەناوی خوای تەنیا و بێ هاوتا سڵاوتان لێبێ بینەرانی عزیز لە بەرنامەی بڕایەندەیەکی گەشتر بەم بەرە بەیانش جارێکی تر پێتان دەگەینەوە لە بەرنامەیەکی نوێدا لەگەڵ مامۆستا مەحموود ئازادی زانای ئاینی و ئەندامی ئیسترکردایەتی کۆمەڵی ئیسلامی قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە کارنامە و بەرنامەی کۆمەڵی ئیسلامی لە داهاتوودا بەتایبەتی بۆ 4 ساڵی داهاتوو لەسەر پاراستنی بەتایبەتی مافی زانایانی ئاینی و هەرمی مزگەوتەکان چۆنە و کۆمەڵی ئیسلامی لە 4 ساڵی داهاتوودا چی دەکا بۆی کە پارێزگاری لە شکۆی مامۆستایانی ئاینی بکە کە دیارە لە ڕابردووە لە ئێستاشدا چۆن دەیبینین کە چەندین زانای ئاینی لەسەر وتار خوێندن دوور دەخرێنەوە تەنانەت زانای ئاینی هەیە لە مزگەوتەکان بێبەش دەکرێت کە نوێژ بکات. مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتی کە بێمت بەخشیوە. منیش زۆر سپاسیەوە کەم و دوعای خێتان بۆ کەم کە لە کارەکانتانە سەرکەوتوو بن و سوپاسی بینەرانی بە ڕێزی ژەکەین. زۆر سپاس. مامۆستا گیان لێەوە دەست پێکەین دۆخی مامۆستایانی ئاینی لە ڕابردوو لە ئێستاشدا کە دیارە ڕۆژانە گوێبیست دەبین هەندێ مامۆستا لە وتار خوێندن دوور دەخرێنەوە تەنانەت وەک ئاماژەم پێکرد مامۆستا هەیە ئێستا بێبەش دەکرێت تەنانەت نوێژێکی یاسایی لە مزگەوتێکی شا بیکات. ئەم دۆخە بۆ بەم شێوازە هاتووە بەسەر مامۆستایانی ئاینیدا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. ڕاستی زانایانی ئاینی ئیسلام دەور و ڕۆڵی خۆیان بینیوە لە ناو نەتەوە و میلەتەکەمانە حتا ینی ئەمە سەردەمێکەوەی لا سەردەمانی زوو هەر مامۆستایانی ئاینی پێشمەشخەڵی خەڵق بوون بۆ بەرنامەی شۆڕش و هەڵساندژی زوڵم و ستەمکاری. مامۆستایانی ئاینی لەگەڵ میلەتان هەر لە دایک بوونیەوە تا ئەیانبەر بەرەو گۆڕ یعنی بە نەبشراوەیی و بە نەبڕاوەیی لەگەڵ یانن مامۆستایانی ئاینی لەگەڵ میلەتە. جا لەبەرەوە مامۆستایانی ڕۆڵێکی گەورەیان هەیە لە ناو میلەتە و لە توولی تاریخیشا ئێمە بینیومانە هەر تاقمێک هەر خەڵقێک بەرامبەر مامۆستایانی ئاینی یعنی ئەدنا یعنی کاری ناهەمواریان ئەنجامدا بێ بەرامبەریان إلا خوای گەورە و میهرەبان لە دنیا تۆڵەی لێسەندوون. یعنی زۆر کەسانێک هەبوون کە ئێسێزا و سوکایەتیان بە مامۆستایانی ئاینی کردووە خوای گەورە و میهرەبان تۆڵەی لیان سندووە و خوای گەورە و میهرەبان قەهر و غەزەبی خۆی بەسەریانە جۆشاندووە. لەبەرەوە مامۆستایانی ئاینی هەر لە 6 ساڵی و 7 ساڵیەوە کە ئەچێتە خوێندن فێری ئەوە ئەکرێت کە لەگەڵ میلەت ها باش بن ئامۆژگاری میلەت بکەن میلەت لەسەر شێوازێکی باش پەردە و گەورە بکەن میلەت مەثەلەن شێوازێک بگرێتە بەرکەوە خوا و پێغەمبەری خوا پێخۆش بێ یعنی مامۆستایانی ئاینی ڕێنمووی ئەم میلەتەن. زۆر باشە مامۆستا بەڵام لە ڕابردوودا دەبینین بەشێک لە مامۆستایانی لە وتار خوێندن دوور دەخرێنەوە. مامۆستای ئاینی لە ناو مزگەوتە ڕیشی دەسووتێنرێ. مامۆستای ئاینی ڕێگە نادرێن نوێژێکی یاسایی لە مزگەوتێکا بکە لەم هەرێمی کوردستانەدا. بەتایبەتی بەشێک لەو مامۆستایانی کە دوور دەخرێنەوە کە جەنابەت ئەندامی ئیسترکردایەتی کۆمەڵی ئیسلامیت ئەم مامۆستایانە ڕەنگە باگراوندێکی سیاسیان بگەڕێتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی یا بەو تۆمەتانەوە کامانە بۆ نمونە ڕەنگە سەر بە کۆمەڵی ئیسلامی بن دوور بخرێنەوە. ئێوە کار و بەرنامەتان چی هەیە پێتان وایە بۆچی مامۆستایانی ئاینی کە سەر بە کۆمەڵی ئیسلامیان نزیک بوون لە کۆمەڵی ئیسلامیەوە لە مزگەوتەکان دوور دەخرێنەوە و تاریان لێ دەسێنرێتەوە؟ بڵێ وڵای جا بەحەقەت ئەوە ظروف و بارێکی سیاسیە و مەسەلە هاتووە وەکو مەثەلەن ئەلبەتە کۆمەڵی ئیسلامی ئەلحەمدوللا لە ناو میلەتە یعنی بەحەقەت باگراوندێکی باشی هەیە و لە ناو میلەتە ڕۆڵێکی باشی هەیە بە تایبەتی عولەما و مامۆستاکانی کە یعنی پابەدن بە ئاڕا و فکر و بۆچوونی کۆمەڵی ئیسلامی. بەحەقەت ئەو مامۆستایانی کەوا دوور ئەخرێنەوە زیاتر ئەیانەوەی لەو ڕێگەوە یعنی مەثەلەن یعنی تند و تیژی خۆیان لەوانەوە سەربازکا بۆ خەڵکی تر. ئەمجا لێرە مامۆستایانی ئاینی خۆ یعنی کە لە مزگەوتا دوورە خوێنەوە یا لە خۆتبە دوورە خوێنەوە ئەوە زەرەر لە ینی میلەتەکە خۆی ئەدرێ زەرەر لە خەڵکەکە خۆی ئەدەن. لەبەرەوە ئەو مامۆستایانی کە ئێمە ینی هەمان بۆی میلەت بە هیچ شێوازێک گلەی لێیان نییە، چ دەربارەی وتاریان، چ دەربارەی ئەخلاقیان، چ دەربارەی ئاکاریان، چ دەربارەی ڕەوشی جوانیان میلەت هیچ گلەی لێیان نییە. و بەڕاستی ینی حکومەتی مەسەلەن کاربەدەستی ئەمڕۆ خۆیان ینی لەبەر ئەوە کە ینی کۆمەڵی ئیسلامی بەحەقەت لە هەندێ بار و لە هەندێ مەتەلە کارەکە حکومەت ئەیکا ناڕەزایی هەیە بەرامبەری لەو سوانگەوە یەن ئەمانەژە ئەو مامۆستایانەی کە ینی
سەر بە کۆمەڵی ئیسلامی نیهن لە خۆتبە و خۆلاسە لەینەکانیان دووریان خەنەوە یان ئیسێمە مامۆسامان هەیە حتا پیان و تۆ هەر نابێ بچێت لە مزگەوت نوێژی خۆشکە نوێژی ئاسایی خۆت ئەوەی کە لە خۆتبە دووریان خودۆتەوە لە ئیمامەتی دووریان خستۆتەوە پێشیان تۆ نابێ بە هیچ شێوازێک تۆ بچێتە هیچ مزگەوتێک نوێژکەیت. باش مامۆستا بۆ دەبێت لە هەرێمی کوردستاندا ینی مامۆستایەکی ئاینی ئەم سزایی بەسەردا بستەپێنرێت لەلایەن هێزانیەکانەوە یا لەلایەن دەسەڵاتەوە لەوەی کە بۆی نەبێت لە مزگەوتێکە نوێژێکی ئاسایی خۆی بکات. ئەلبەتە یعنی مەتەن ئەوە زوڵمێکە کە ئەکرێت ئەوێت یعنی لەوەوە یعنی ئاهرامش بە دڵی خۆی بێنێ کار بەدەسان بۆ ئەوەی کە یعنی مقرڕیبی ئەم مەثەلەن حیزبە یان بڵێن کۆمەڵی ئیسلامی کێ مامۆستایانی ئاینیە بۆ ئەوەی کە لەوانە تاوانی ئەو مامۆستایەکی هەیە هیچ تاوانێکی نییە لەسەرکی دوور دەخرێتەوە وتارەکانی جیاوازن وتاری بەدەست تاوانی ئەوەیە کە ینی مەثەلەن وتاری باژەڵێ مەثەلەن قسەی حەقەکە و قسەی جوانەکە یعنی وتارێکی ڕەوانبێژی وتارێکی مەثەلەن چاک بۆ خەڵکەکە ئەدا و هەر ئەوەیە ئەمجا لە دوایی کێگەهێنە شوێنی کە ئەوی کابرا شیاوی ئەو منبەرە و ئەو میحرابەی نییە. زۆر باشە. ئێستا کۆمەڵ ئیسلامی بە تایبەتی زانایانی ئاینیەوەی کە نزیکن لە کۆمەڵ ئیسلامیەوە لە مزگەوتەکاندا وتاریان هاوشێوەی هەڵوێستەکانی کۆمەڵ ئیسلامی نەگۆڕە بۆیە ئەم باجە دەدەن. ئێوە پلانی 4 ساڵی داهاتوتان چی هەیە لەوەی کە ئایا مامۆستایانی ئاینی ئەوانەی کە نزیکن لێەوە یا وەکو خۆتان وەکو مامۆستایانی ئاینی کە لە مزگەوتەکانە هەمان نمەت هەمان شێوازی وتاردانتان بەردەوامە چۆن لە دروشمەکەی کۆمەڵ ئیسلامی هاتووە کە کۆڵ نادەین و بەردەوامین ئێوە شەر بەردەوامن لەسەر و جۆرە وتارانی کە حەق بێژیە لە منبەری مزگەوتەکانەوە. ئێمە ئینشاءڵڵا لە ینی 4 ساڵی داهاتووی پەرلەمان محتەمەل ئاڵ و گۆڕێک بەسەر ینی کیانی دەوڵەت تا بهێنرێ ینی مەثەل بە حکومڕانی مەثەلەن بە شێوازێکی تر بێتە بەرەوە لەو کاتە ئێمە ئەتوانین ئەو ماوەسانەی کە لە مەثەلەن میحراب و لە مزگەوت دوورخراونەوە بێنەوە شوێنی خۆیان و احتیمالی هەیە مەثەلەن ڕوئەسا و کاربەدەسانی دەوڵەتی ئەمڕۆژمان احتیمالە ینی ئاڵوگۆڕێک بەسەریان نابێت کە ئەم کارانە کردومانە کارێکی هەڵە بووە و کارێکی مەثەلەن نەشیاو بووە لەبەر ئەوە ینی تۆ بەو کارێکەی دڵی میلەتێک لە خۆت ئێشێنی و دڵی مامۆسایەک لە خۆت ئێشێنی. ئەمجا مامۆسایانی ئاینی بەڕاستی وەکو کاتی خۆی باسەکەن ئەڵێ کە لە خەلیفەی عەباسیەکان ویستی ئەزێتی مامۆسایەک بدا لە بەغداد ئەو مامۆسایش بان کرد و لە دواییە مامۆساکە پێی ئەڵێ من ئەتانەمە بەرتیر ئەڵێ تۆ چۆن ئەتوانی ئێمە بیتە بەرتیر من ئەوە چەند هەزار نەفەر حرەس و حیمایە من ئەڵێ ئەتانەوە بەرتیری شەو یعنی بەر دوعای شەو جا دوعای شەو یعنی کەنەما بکو دوعای مەزڵومە دوعای مەزڵومیش لە بینی خوا و لە بینی ئەو ئینسانە هیچ پەردەیەک نییە خۆی گەورە و میهرەبان وەریەگرێ جا لەبەرەوە یعنی ئەوانەی کە بیانەوێت سرم و زوڵم لە مامۆسایانی ئاینی بکەن ئەوە ئەبێ خۆیان ئامادەکەن بۆ تیری شەو کە چێکە دوعایە دوعای خراپیان لێ بکرێ ئەو دوعای کە خراپ نەکرێ خۆی گەورە و میهرەبان ڕۆژێک ئەهێنتە دی. زۆر باش مامۆستا کۆمەڵ ئیسلامی ئەگەر سبەینێ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی بکەوێتە دەست چۆن پارێزگاری لە مامۆستایانی ئاینی بەبێ جیاوازی دەکانەک تەنها ئەوانەی خۆیەوە چۆن پارێزگاری لە ئەو ئاینەکانی تر دەکا کە لە ناو هەرێمی کوردستانە بوونیانێ ئەگەر بە تاک بنی ئەگەر بە کۆمەڵێک بن. ئەگەر کۆمەڵی ئیسلامی وەزارەتی ئەوقاف بگرێتە دەست جارێ ئەو مامۆستانێک کە دوور خاونەوە چ لە هی کۆمەڵ چ لە غێری کۆمەڵ ئاینگەڕێتەوە بۆ شوێنی خۆیان بە شتێک بە مەرجە کە شیاوی ناو میحراب و منبەرەکە بن و ئەمجام هەوڵی جەدا بۆ ئەوەی ئەو مەدارسانی کە لە ئەوقاف وەرگیراونەتەوە گیانگەڕێتەوە بۆ ئەوقاف و هەروەها مەثەلەن یەک مەثەلە کولیەیەکی شەریعە یا دانیشگایەکی شەریعی مەثەلەن بۆ ئەوقاف دابین کاودا مەثەلەن دروستی بکات و هەروەها لە 4 ساڵی ڕابردوودا هەمووەمانە خرانەوە سەر وەزارەتی پەروەردە جا هیواداری کە ئینشاءڵڵا ئەوە یعنی لایەنە ئیسلامیەکان ئەو وەزارەتە بگرێتە دەست ئەوانە بگێڕنەوە بۆ ژێر دەستی ئەوقاف هەتا لە ژێر دەستی ئەوقافە بە چاکی و بەباشی کارەکان بۆ بڕوان مەثەلەن جیاوازی هەیە ئەگەر لە ژێر دەستی ئەوقافا بێت یا لە ژێر دەستی پەروەردەیە بێت فەرقێکی هەیە محتەمەلە مەثەلەن تۆکە لە ژێر دەستی ئەوقافا بێ ئەوقاف یعنی مەثەلەن مامۆسایەک یاخود مەلایەک یا مەثەلەن دکتۆرێک کە خەریجی شەریعە بێ سەرۆکاری ئەوقافەکە ئینجا ئەو مامۆسایەک کە سەرۆکاری ئەوقافەکە ئیتر مەثەلەن مەلایە یا مەثەلەن دکتۆرە
ئەو بەچاکی ئەزانێ چۆن بیبا بڕێەوە هەم مەسەل لە ناحیەی دەرسەکانیانەوە لە ناحیەی خوێندنیانەوە لە ناحیەی ئادابیانەوە لە ناحیەی ئاکاریانەوە یعنی تەرتیباتیان بۆ ئەکا و کەسانێک گەێنێتە ئەو شوێنە محتەمەلە هینی ئەوشیان لێ بچێنێ کە ئەبێ ئەوە سبەینە یا ببنە مامۆسای مەدرسە یاخود ببنە ئیمام و خەتیب لە مزگەوتەکانە محتەمەلە ئەو تعهود نامەیشان لێ وەربگیرێ لەوانەی کە ئەچن ئەو مەثڵەن کولیات و ئەو مەدارسانەوە جا لەبەرەوە ئەگەر یعنی بکەوێتە دەستی مەسەر ئەو قابکەتی کە دەستی ئەم گرۆی ئیسلامیانە هەوڵەکان ئەوە ئەبێ یان کۆمەڵی ئیسلامی هەوڵەکان ئەوە بێ کە ئەم مەدارسی شەرعیانە بۆ ئۆقاف دروست بکرێتەوە بۆ ئەوەی کەوا خەڵقی مناڵیان بنێرن فێری علم و خولاسە تەفسیری قورئان و حەدیثی پێغەمبەر و علومی حەدیث و علومی قورئان و ئەو شتانەی کە خزمەتی قورئان و سنەتی پێغەمبەرەکە فێری مەثڵەن میلەتەکەمان و مناڵی میلەتەکەمان بکرێت. زۆر باش ڕەنگە سبەینێ یەکێکیش کە غەیری ئاینی ئیسلام بێ لە ناو هەرێمی کوردستانە بڵێ ئەگەر کۆمەڵی ئیسلامی مادام خۆی ئیسلامە ئەگەر وەزارەتی ئەوقاف وەربگرێت ڕەنگە هەندێک جاریش بەم شێوازە ناوتان ڕۆشت بێت کە حسابێک بۆ ئاینەکانی تر نەکەن چۆن ئەو گەرانتیە دەدەن ئاینە جیاوازەکانی ترکاگەرەوە وەزارەتی ئەوقاف سبەینێ وەربگرن ئەگەر بەشداری ناو حکوومەتتان کرد یا ئەگەر دەسەڵاتان هەبوو ئەوە پارێزگاری لە هەموو ئاینەکان بەبێ جیاوازی دەکەن. ئەزایی چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە کاتێک ئەچێتە مەدینە لە مەدینە ینی هەموو ئینەکان ئەوانەی مەثڵەن ئەدیانەکان هەموو حقوق و مافی خۆیان ئەداتێ جا ئێمەش ڕەوشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر چی ئەنجام داوە لە مەدینە ئەبێ ئێمەش ئەوە ئەنجام دەین مەثڵەن هەر یەکەی بە شێوازی خۆی مەدارس و تەرتیباتی خۆیانیان هەبێت مثلا يعني يهودية يا نصرانية يا مثلا يا فلان يا فيسارة أو هاني بيجي خوان مدارس وترتيبات خوان يعني هبه وهيج مشكلة مانية له بلام إما اللي را مشكلة كمان لوايا كتو أو خاف ك يعني بحقد إما بماني ونماني لسدمي كونا أمام كان صالك أما مدارس أكاديمية هاتون وإلا يعني مثلا حدودي بلين حشتان وصل له بيش البولو برتر حتى أكاد سر زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مەدارس ئەکادیمیانە نەبوون بەس مەدرسە و حوجرەی مامۆسا و فەقیه بوون هەچی ئەدیبەکان و خۆلاسە شوعەرا و فەقیه و ئودەبا و ئەمانە بوون لە مەدارسەکانی مەدارسی مامۆسا و عولەماکانە یعنی پێگەین و دەرچوون جا لەبەرەوە یعنی ئێمە میلەتەکەمان لە کۆن و تازەیە بە حەقەت قەرزاری مامۆسا و حوجرەی مامۆسایانن. زۆر باشە مامۆستا ئەگەر سبەینێ جەنابەت خوانە خاستە بۆ نمونە سوکایەتیەکت پێ بکرێ بەهۆی ئەوەی کە زانایەکی ئاینیت هیچ یاسایەک شکە بێ کە پارێزگاری لە خۆت بکەی بە پێی یاساکە؟ وڵای ئێمە ئەگەر نەگەوە ماوەسا بە حەقەت هەر کەسێک کە یعنی سوکایەتیکی پێ بکرێ ئەم بۆ قانونی یاسا هەیە ئەتوانین بەڵام ئێستا یاسایەکی تایبەت هەیە کە بۆ نمونە پارێزگاری لە زانایانی ئاینی بکەن یاگەرەوە لە بەڵام داوای ئەوە کراوە کە ماوەسایانی ئاینی حەسانەی تایبەتیان هەیە. باش ئێوە بۆ 4 ساڵی داهاتوو لەناو پەرلەمانە کارنامەتان هەیە باز لە پاراستنی پێگە و کەسایەتی زانایان و ماوەسایانی ئاینی دەکەن بەپێ بنەما یاساییەکان واتە پرۆژەتان دەبێ بۆ 4 ساڵی داهاتوو لە پەرلەمانە کە بۆ نمونە حەسانەیەکی تایبەت بە زانایانی ئاینی هەبێت. ئێمە ئەوەمان باس کردووە کە ئیشەڵڵا یعنی ئەوە ببێت یعنی لە پەرلەمانە ترتیبات بکرێ بۆ ئەوی کەوا مامۆسایانی ئاینی و خەتیب و خۆتەباکان مامۆساکان حەسانەیەکی مەسەلەن سەربەخۆی باشیان هەبێ و لە هەموو ڕێکەوە پارێزرا بوون مافیان. ئێستا دۆخیان چۆنە مامۆستایانی ئاینی؟ وڵا بە حەقەت ینی مامۆسایانی ئاینی ئەمڕۆ دۆخیان لە هەندێک ڕۆ باش نییە مەثەلەن بەڵام لە هەندێک ڕۆ باشن ئێستا تقریبا لە هەندێک مەناطیقا یعنی باشن و بە حەقەت ئێستا یعنی هەندێک مامۆسامان هەیە بڵین کە ڕوا بۆ شوێنێک خەڵکو پێغەمبەرێک سەیری ئەکات یعنی مەثەلەن یعنی هێشتا ئەوە پێگە بەهێزی جارانیشتان لە لای خاوڵاتیاندا ماوە خاوڵاتیانە ماوە ئێستا مەثەلەن الحەمدولله یعنی ئێمە خەڵکانێکمان هەیە خەڵکەکان باشن و مامۆسایانی ئاینی بە شەرتی خۆی باش بێ ئەو مامۆسایانی خەڵق ڕێز و تەقدیراتی خۆی چۆن سێرتانەکە دەسەڵات چۆن سێرتانەکە فەرقی هەیە بە حەقەت ئەوەی کە خەڵق سێرەکە دەسەڵات بۆ شێوازە سەیری ناکە چۆن یانی ئای مەثەلەن ئێمە ئەمانەوێ مامۆسایانی پێگەیەکی باشیان نەبێ بەڵام دەسەڵات ئەو پێگەیە نادا بە کە پێویست و شایە شیاوی بۆ مامۆسای بۆ پێتان نادا مامۆستا ئێستا ڕەنگە ئێوە بەهێزترین بۆ نمونە
شوێن کە مینبەری مزگەوتەکانەوە بەتایبەتی لە ڕۆژی هەینی کە هەزاران خەڵ لە بەردەمیەوە یا قسەی بۆ دەکەن ڕەنگە یەکێک بە لە بەهێزترین پێگەکانیەوە. بڕان ئێمە ئەگەر مەسەلە ماوەسانی ئاینی لە لای مەسەلەن حکوومەت و خلاصە کار بەدەستان پێگەیەکی خۆیانیان هەبوایە ئەو هەمەلانە دوور نەئەخسەوە لە ینی مزگەوت و لە خۆتبە و لە وتار و خلاصە لە هەندێ بابەت یا هەندێ مامۆسان ئەگەر سجنی بکەن بەڕاستی هەندێک مامۆسا هەن یعنی کە پێگەیەکی باشیان هەیە لە ناو میلەتە ئەمانە دوور یەخەنەوە لەبەرەوە ئەڵێ لەوانەیە زەرر لە کورسیەکەمان بدەن یان مەسەلەن زەرر لە حکومەتەکەمان بدەن بەس کە مامۆسانی ئاینی ئەوەیشیان نییە. وتاری ئەم مامۆستایی کە پێگەی باشی لای میلەت هەیە چ جۆرە وتارێکە مامۆستا وتارێکی ڕەخنەگرانەیە وتاری سیاسیە وتاری پەروەردە فێرکردنە وتارەکانی چۆنن کە دەسەڵات کەیفی پێ نایێت. یعنی وتارەکان بە شێوازێکە کە هەندێک وتاریان هەیە کە خلاصە بۆ پێشکەوتنی وڵات بۆ مەثلەن ئەوەی کە خلاصە هەم ڕۆشنبیری خەڵک هەم خزمەت بە حاکمەکانەکە بە حکامەکە بە کاربەدەستانەکە هەم خزمەت بە میلەتیشەکە یعنی ئەڵێ حاکم و مەثلەن کاربەدەستانی وڵاتی ئاوەها بن میلەت لێ ئیسفادەکە میلەتیش ئاوەها بێ حاکمەکان لێ ئیسفادەکەن یعنی مامۆسایان لە ڕوانگەی ڕۆشنفکری خۆیانەوە هەنێ خەڵک ڕۆشنفکر بن لە هەموو بوارەکانەوە لە بواری ئەهداب لە بواری ئاکاری جوان لە بواری مەثلەن خلاصە بەدەم خەڵکەوە چوون بەدەم هەژارەوە چوون بەدەم فەقیرەوە چوون بە حەقت مامۆسایانی ئانی ئەوە یعنی پیشەو کارەکەیان. باش ئەمە چه زەرێکی بۆ دەسەڵات هەیە کە تۆ بۆ نمونە باشی حکومڕان چۆن بێت کە بۆ خەڵک باش بێ و خەڵک چۆن بێت کە بۆ حکومڕان باش بێت. مەثلەن تۆ یعنی ئەڵێ حاکم باسی حاکمی زاڵم ئەەکەیت باسی حاکمی چاکیش ئەەکەیت تێگەی مەثلەن ئەڵێ حاکمی چاک ئەمەیە حاکمی زاڵمیش ئەوەیە لەم ڕۆشنکردنەوەی ئەڵێ وەزەر لە ئێمەدا چکە خۆشیان نەزانن کە ینی سەمکاریان هەیە بەرامبەر میلەت. هەندێک جار گلەیتان لێ دەکرێت مامۆستا لەوە ڕەنگە پێشڕەو نەبن وە خۆت ئاماژەت پێکرد لە سەرەتایەوتت جاران مامۆستایانی ئاینی زۆر پێشڕەو بوون. ئێستا ئەوەی کە ئێوە پێتان کرابێت لە زانایانی ئاینی کۆمەڵی ئیسلامی چیتان کردووە بەتایبەتی لە ڕێگەی مینبەرەکانی مزگەوتەوە لەو ناڕەزایی کە لە 4 ساڵی ڕابردووە بگرە زیاتریش هەبووە. بەڵێ ئێمە بە حەقت ماوەسانی خۆمەماوە وادار کردووە کە بە حەقت ئەوەی کە حەق بێ ولو على أنفسكميش بي مثلا لسمي بركان بيلين مثلا لناحية أدب وآكاري جوان وخلطة خلقية يعني في غمري خوا أفرمي كلمة حق أو هيك تقول برامبر مثلا حاكمي كي ظالمتو كلمة كي هو بحق يعني أو جهاده يعني توبتوا أني كلمة حق بليتو فلان كذا أو كار النارواية أو كار الخرافة أو الباشا أو خرافة يعني كلمة حق بلي برامبر سلطاني كي جائر واتم مثلا حاكمي يعني مثلا كار بدسك استمكار به ما هو صحيح أيني كاشتكي وابلي بحق دوا أو شرب جهاد عن رجال بروا ما هو سایانی ئێمە خۆ مەتەوەنیە کە بە چەکەڵگرن بەرامبەر حکام و بەرام کار بەدەستانیان ئەوە بکەنیان کە بەڵێن ئاوا بن باشە بۆ میلەتەکەمان بۆ خۆمان ئاوا بکەن باشە ئاوا خزمەتی میلەتەکەی ئاوا بۆ شێوازە ئەچێ بەڕێوەی سەر بەسەن تو بڕوانە بڕۆ بۆ يعني مثلا او حاكمكي مثلا ماليزيا او محمد نازم كي لعمري نوصاليه قراوته بوس الحكم جرانته بوس الحكم مثلا اول سكاري كريدي هاتوا هنا كي كابراي رئيس وزراء كي قلت ولا بل هو يعني تماشاكي باريكي زوري مسخصوت لاو مثلا حتى حكومتي السعوديه هندي باري دام نوزم مليون يبوك سيرتيكا بو هندي بيتاريسي ولا تكي تشوفهم خصو مالي خويوا او داي هات ام بياوي قلتوا محكمه ياك تيجي حاكم باش هويك يعني مثلا الملت لقال يعني وتمام صاوي كي وديلين هم اللي برجوندي خلق وتنان خودي د صلاه داراني شك تمندريجيان جارنتي تمندريجيان زياتر ددري وخوشويستيش دبن لا خلق مثلا ما وساني ايني قد ريني شاندن نين بكارينا همار وكارينا شيرين بكاري خراب بلكو مثلا هوليان اويك ملت كمان ابو شوازه سربرزبي كحاكم كان عادل بن بوشوازه ملت كمان بيجكوي كحاكم كمان عادل بن بوشوازه بيجكوي كحاكم كان من مثلا خويني ملته ولا تكن بجن بونس اي ولا 4 سالي داهاتو تنانت شوازي وتاردانتان لبروي رخنەگرانە بوو لەبەروی ڕاستکردنەوەی دەسەڵات بوو هەندێک لە مامۆستایانی ئاینیشتان دوور دەخرانەوە لە مزگەوت واتە باشتان داوە چی بۆ خەڵکە دەڵێن کە ئێستا بەشێکی خەڵک ساردە لە هەڵبژاردن لەوەی کە بچێت بەشداری سندوقەکانی دەنگدان بکات تەنانەت ئەو خەڵکەشن بەشێکیان کە لە ناڕازیەکانن چی بە خەڵک بڵێن لە ڕووی ئەرکی ئاینیەوە و لە ڕووی ئەرکی نیشتیمانیەوە بەڕاستی لەسەریان واجبە ئەم ینی بۆ گۆڕین بۆ چاکسازیکردن بچنە سەر سندوقەکانی دەنگدان والله ئێمە نەسحەت و ئامۆژگاریمانەوەی کە پێغەمبەری خوا فەرمێ الدین النصیحة
ئێمە ئامۆژگاریمان هەیە بۆ خەڵقیکەوە ئەو ڕۆژە بە هەلو فسەد بژمێرن بۆ ئەوەی کەوا بچن دەنگ بدەن بەو کەسانەی کە بەدەم میلەتەکەوەیە دەنگ بدەن بەو کەسانەی کە بەدەم ئێش و ئازاری میلەتەکەوان دەنگ بدەن بە حەق یعنی دەنگ بدەن بەوانەی کە لەگەڵ میلەتەکان لە هەموو بوارەکانە لە بواری نەداریاییە لە بواری داراییە لە هەر بوارێکەوە کە تۆ بدەوی میلەتەکە پێویستی بێت لەگەڵ میلەتەکە بدەن بە دەنگ بدەن بەوانە ئەوانەی کە مەثەڵەن ناچن دەنگ بدەن بە حەقەت ئەوە یعنی ئەبینی غەیرە مباشیر یعنی یارمەتی خەڵکانێکەدا کە زاڵم سەمکار بن کە بیانەوێت سەمکاری بکەن لەبەرەوە بۆ ئەوەی کە تۆ مەثەڵەن بچی دەنگ بدەی بۆ ئینسانانەی کە خۆت ئەدەوێت بۆ ئینسانانەی کە بۆ مەثەڵەن وڵاتەکەش و بۆ میلەت و بۆ وڵاتی باشە دەنگ بدەن تۆنەچی ئەوە زەرە لەو خەڵکە ئەدەی تاکە ڕێگە چارە بۆ گۆڕانکاری ئێستا هەر هەڵبژاردنە ڕەنگە غێر هەڵبژاردن بۆ نمونە ڕەنگە تێکچوونی ئەمنیەت بێت کە نەخوا پێی خۆشە و نە خەڵکیش بە قازانجیانە ئایا ئەگەر تاکێک کە بەشداری ناو هەڵبژاردن نەکا یا بێهیوا بوو بێت لە هەڵبژاردن و ئەم دۆخەش کێسە لە هەرێمی کوردستان داهاتوە تا ئاراوە دەبینین تا چەندە دۆخێکی نالەبار و خراپە لە ڕووی دارایی ئابووری کۆمەڵایەتی سیاسی تاک چەندە بەرپرسیارەتی هەیە لە دەنگدان لە ڕووی ئاینیە و ئایا هیچ واجباتێکی دەکەوێتە سەرشان چونکە گەر ڕەنگە سبینێ کەسێکی دەنگ نەداتە کەسێک کە حەق بێت ڕەنگە ناحەقێک بچێتە شوێنەکەی تا چەندە ئەم تاکەی کە نەچوتە بەشداری دەنگدان بکات بەشداری هەڵبژاردن بکە بەرپرسە لەوەی کە حەق سەر نەکەوێت یا کەسێکی شیاو نەچوێتە سەر شوێنێکی شیاو کەسێکی نەشیاو چوەتە شوێنێکی شیاو بەڵێ حەقەتەن ئەوانەی کە ناچێتەوە احتیمالی هەیە بە دەنگی یەک نەفەرێکی باش سەرکەوێت کە تۆ نەچی ئەو دەنگە بدەی لەوانی ئەو نەفەرە بەو دەنگە دواب بکەوێت جالێشەکە ئەو نەفەرە مەثەڵە بەو دەنگە دواب بکەوێت واتە تۆ کە نەچی دەنگەکە بدەی ئەمام الله مەسئولێت ڕوتیەکە بۆ چکە تۆ بڕۆ دەنگ بدە بە حەق ئیتر دوای تۆ عەلاقەت نەبێ تۆ بچۆ دەنگ بدە بە حەق بۆ کەسێک کە شیاوە بڕۆ دەنگی بدەرێ بۆ ئەوەی کەوا مەثەڵەن ناحەق سەر نەکەوێت بەسەر حەقا ئەبێ هەموو کاتی حەق سەر هەیە بەسەر ناحەقا بۆیە باسەکەن ئەڵێن سەفەرێ ڕێجومرێکی لە وڵاتەکانی ئوروپا یەک نەفەری بینیوە بە سارەکەی خۆی ئەم نەفەرە ئەو نەفەری بردووە وتی دەنگ بکە وتی دەنگ بۆ فڵان کەس ئەمەش فڵان کەسێ بووە هەرخۆی ڕێجومرەکە چوە دەنگەکەی بۆ داوە یعنی ئەم نەفەرە کە ئەم بردوێتی دەنگەکەی بۆ ئەم داوە دوایی بەو دەنگە بردوێتیەوە بەو دەنگە سەرکەوتووە لەبەرەوە ئەبێ مەثەڵەن بە حەقەت خەڵکەکە خۆیان وادار بۆ ئەوەی کە مەثەڵ حەق و ناحەقیان بۆ دەرکەوێ و حەق و ناحەق لە یەک جا بکەنەوە میلەتمان لەسەریان واجبە ئەبێ ڕۆژی دەنگان بچن دەنگ بدەن بەوەی کە مەثەڵەن حەقە بۆ ئەوەی کەوا سبەینێ مەسئولێتی گەورە ڕویان تێ نەکات زۆر باش ئێوە وەکو کۆمەڵ ئیسلامی لیستی 1994 تا چەندە خۆتان بە حەق و بەشیا و دەزان و ڕابردووتان تا چەندە پێناسەیە بۆ داهاتوتان وڵای ئێمە بە حەقەت ئەوە ئێمە لە ڕوانگەی میلەتەوە مووقیفمان دیارە و بە حەقەت ئێمە یعنی ئەوەمانەوێت کە میلەتەکەمان میلەتێکی سەربەرز بێ و ئەمجا ئەو باگراوەندەی کە ئێمە هەمان بوو ئەو تەرتیباتەی کە ئێمە هەمان بووە بەڕاستی هەموو خەڵک لێمان ناگای و حتا دۆست و دوشمنی پێمان ئەزانێت و ئاگادارە پێمان ئێمە یعنی مەثەڵەن کە هیچمان بەدەست نەبووە جزئیەکشمان بەدەست بووە کاری خۆمان ئەنجام داوە ئەو هەڵوێستە سیاسیانەی کۆمەڵ ئیسلامی تا چەندە پاڵپشتی زانایانی ناو کۆمەڵ ئیسلامی تیا بووە بەڵێ بە حەقەت ئەو هەڵوێستانە وای کردووە کە ئێمەی سەربەرز لە ناو خەڵکەکەمانە یعنی مەثەڵەن لە هەندێک شوێنە کە ڕۆشن ئەمە مامۆسانی کۆمەڵن ئەمانە و حیزبەکەشیان سەربەرزن لەبەر ئەوەی مەثەڵەن باگراوەندی باشیان هەبووە بەڵام ئەو هەڵوێستانە پێیوەست کراونەتەوە بە باگراوەندە ئاینیەکەەوە بۆن منە ڕەنگە ئەو هەڵوێستانە لەبەرەوە بوو بێکە بۆن منە ستەمێک کرابێەوە ئاینی پیرۆزی ئیسلامیش ڕازی نەبوو بێ بۆ ستەمە بۆیە هەڵوێستەکەتان پێچوانەی هەموو لایەنە سیاسیەکان بوو بێت بە حەقەت مەثەڵ ئاینی ئیسلام داوامان لێەکە کە ئەبێ ئاڕۆ شێوازە بین تێگەی کە بێت مەثەڵەن بەرامبەری زوڵم بوێسین بەرامبەری سەمکاری بوێسین بەرامبەری ناڕەوایی بوێسین ئیسلام داوای ئەوەمان لێەکە ئاین داوای ئەوەمان لێەکە جا لەبەرەوە ئێمە کە بەو شێوازە بووین بە حەقەتی تر خەڵقی بەیان دەرەکەوێت کە ئێمە مەثەڵەن ئێمە و حیزبەکەمان چی ماسایانی تا چۆندا بە تایبەتی ماسایانی کۆمەڵ ئیسلامی تا چۆندە هاوکار بوون لە داڕشتنی پلانەکانی 4 ساڵی داهاتووی کۆمەڵ ئیسلامی بە تایبەتی بۆ نمونەیەوە چەندە معاناتی ماسایانی ینی بەبێ جیاوازی لایەنە سیاسیەکانی تر یا ماسایانیەکان کە بێلایەنن لە سەر بە هیچ حزبێکی سیاسی نین
مافەکانی ئەوانتان لەناو کارنامەکەی کۆمەڵی ئیسلامیە جێ کردوێتەوە بەحەقەت ئێمە بۆکو بڵین سەکردایەتی خۆمان ئێمە ماوەسانی ئانیشمان کرد و مەشورەتمان پیان کرد و خۆلاسە هەندێک بابەتمان نووسیوە ئەو بابەتان ئاوا بکرێ باشە ئاوا بکرێت چاکە ئا بەو شێوازە بێ بەو ڕەنگە بێ بەو جۆرە بێ ئێمە ئەو شتانەمانی کرد وەکو ماوەسانی ئاینی خۆلاسە وەکو بڵێن بەرنامەی خۆمان داوە بە تا چەندە بۆ نمونە دەستان بە لە 4 ساڵی داهاتوودا یا دوایەوەی کە کاندیدەکانتان بۆ نمونە دەردەچن بۆ پەرلەمان وەسبێنە بەشداری حکوومەتەکەنی وەکو مامۆسایان ینی هەمیشە نەسیحەتی پەرلەمانتار و ئەو تیمانەتان دەکەن کە لەناو حکوومەت و حکوومەتە مەحەلیەکانان واتی ئێوە دەستان پێوەیانەوە لەوەی کە چۆن ئەرکەکانیان جێبەجێ بکەنەوە نەسیحە ئاینیە ئادینیەکانیان لێ بخەنەوە ئەلبەتە ئێمە بەحەقەت ئەو ماوەسایانی کە لە پەرلەمان بوون ئێمە لەگەڵیانە ینی بەحەقەت پەیوەنددار بووین و پێشماوتە ئەو کارە بکەن چاکە ئاوا بن باشە ئابۆ شێوەڕەت و کەوتکەن الحەمدوللا خۆیان مەسەرەن وەکو لە ناو هینەکانە پەرلەمانتارەکانە بەڕاستی چێرەیەکی جوان و چێرەیەکی جوانیان پیشانداوە و لە ناو پەرلەمانتارەکانیشا دەرکەوتوو بوون برایانی ئێمە گەورەترین هەڵوێست لەسەر و سوەی کە لە ناو پەرلەمان بە یاسا جێکرایەوە هەڵوێستی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان بوو بەڕاستی پەرلەمانتارەکانی کۆمەڵی ئیسلامی دەوری باشیان بینیوە لە هەمووی نەکجارێ مەثلەن دەربارەی مەثلەن قەزایەک هەبوو ویسیان حکمی جەندەر بێنە ناو پەرلەمانەوە و پەرلەمان تەسیقیکە ئەم برایانی ئێمە زۆر مشددانە ینی بەرامبەری ڕۆڵی باشیان بینیتیایە ئیجا مەثلەن ئێمە لەسەر یاسای ڕیبا بە هەمان شێوازە لەسەر یاسای ڕیبا و مەسەسوو ئەمانەی سەر دەوریان هەبووە البەتە ینی مەثلەن ئەو قەزای جەندەرە کە باسم کرد کە نێر لە نێر مارە بکرێ و مێ لەبێ مارە بکرێ ئەمە ینی بەسە قانونێکی غەربیە ویسیان بهێنە کوردستانیشەوە واتە وەکو مامۆستایانی کۆمەڵ تەنها ئەوەندە نییە 4 کەس یا 6 کەس یا 10 کەس بنێرنە پەرلەمان و تەواو سبێنێ لەوێ ژاگاتان لێیانە چه جۆرە یاسایەک بتوانێت پیرۆزیستان نەبێ بەرگری لێ بکەن بۆ هەندێ بابەت کە ڕووەدا ئێمە تەوجیهاتیان دەینێ کە ئەوە بەڵکو لەسەر ئەو کارە ئاوا قسە بکەن لەسەر ئەو کارە ئاوا بجوڵێنەوە بەو شێوازە هەڵسو و کەوتکەن ینی مەثلەن ئەم بەنامێتان ئاوا هەبێ ینی بەحەقەت ئێمە هینمان هەبووە بۆ ئەو ماوەسانی خۆمان لێ تێڕوانینتان بۆی کە لە داهاتوودا ڕەنگە بەشێکی زۆر لە دەسەڵاتان بکەوێتە ئەستۆ تێڕوانی نیزانایانی ئاینی کۆمەڵی ئیسلامی چۆنە وڵا ئێمە ئەومانەوێت کە ینی حکوومەت و کاربەدەستەکانمان شێوازێک بن کە لە ڕوانگەی مەثلەن قانونی ئیسلام و یاسای ئیسلامەوە هەنگاو هەڵبگرن و بەدەم هەژار و میلەتی فەقیر و میلەتی بێنەوا و میلەتێکی دەستکرد هەڵسوکەوتکەن و بەدەمیانەوە بڕۆن بەحەقەت ئێمە ئەبینی مەثلەن ئەم بۆ تماشاکەین ئێمە میلەتەکەمان هەیە نان نییە بیخوا خانووی نییە بێ پارەیە بێ پوڵە مثلا کابرای مثلا کابرای هایلایف ئەژی پارێ و پوڵێکی زۆر لەژێر دەستایەتی و بەزەی بە فریمەسکە نایەتەخدەوە کە مناڵی ئەو هەژارە ئەی ڕێژێ یا مثل ئەو مناڵە هەتیوە کە مثلا سکی قرچەیە لە برسا مثلا بۆ ئەو جەرگی ناسووتێ ئێمە ئەمانەوێ ئەم کاربەدەستانە ئەڵگوڕ بەسەر خۆیان نابێنن و بەو شێوازێک بن کە مثلا لاکردنەوەیان هەبێ بۆ خەڵکێکی فەقیر و هەژار مثلا کۆڵانەکانە لە لادێکانە لە شارەکانە بزانانی کێ فەقیرە کێ هەژارە کێ بێ خانووە کێ بێ ئەرزا کێ مەسەلە بێ فڵانە هەتاوەکو بچن بەدەمیان و کۆمەکیان پێکرێن یارمەتیان بدەن بۆ ئەوەی کە هێنی ببنە دڵخۆشکەر بۆ میلەتەکە و خەڵکی دڵیان پێخۆش خۆتان وەکو مامۆستایان یانی تا چەندە ئێستا لەناو ئەو معاناتەی خەڵکان تا چەندە دەستان یا دەست بارگیری ئەو خەڵکە دەکەن بۆی کە لەو معاناتانەیە هیچ نەوێ بۆن منە کەمێک لە ئازارەکانیان بەڵێ ئەلبەتە ئێمە دەسەڵاتێکیشتانە لە حکوومەتە بە حەقت ئێمە ینی کۆمەڵی خەڵکان ئەزانین مثلەن تماشاکەی ینی مثلەن نانی شێوی نییە نانی بەیانی نییە ئەمجارە بێ پارە بێ پوڵ کرێخانووی نییە ئەلبەتە ئێمە الحەمدوللا وەک مثلەن کۆمەڵی خەڵک ینی تەرتیباتیان بۆ کراوە ینی ئەوە جزئیەن یارمەتی و کۆمەکیان پێکراوە لەلایەنی مامۆسایانەوە جا بە تایبەتی ئێمە الحەمدوللا ئەوە بڵێن کۆمەڵی ئیسلامی ئەوە بڵێن بەخشینی هەیە ئەم بەخشینە دەورێکی باشی هەبووە لە ناو میلەتەکەمانە یعنی مثلەن لە خانووکردن بۆ فەقیر و هەژار لە مثلەن پەرۆدەکردن بە خێوکردنی هەتی و ئینجا مثلەن هینیشمان هەیە مثلەن بڵێن چەند موسسەیەکیشمان هەیە کە بەس منداڵی هەتی و بەخێوەکەن یعنی ئەم کۆمەڵی ئیسلامیە بە حەقات لە کولیاتی و بۆ جزئیاتی لە گەڵ میلەتەکان و بەدەم میلەتەکەوەن لە هەموو بارەکان و لە هەموو ڕووەکانیەوە ئەمجا بە حەقات ئێمە بە گوێرەی توانای خۆمان مامۆسایان
يعني هەوڵمان داوە بۆ ئەوەی کەوا فەقر و فاقە لە خەڵکان کەەوەی دەسڵاتوان نامان هەیە بەسەریا نەیهێڵین فەقر و فەقیری و هەژاری و نەدارایی. زۆر باش مامۆستا نەسیحەتان لێرەوە بۆ بنمونە هەموو ئەو کاندیدانی کە ئێستا هەم لە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی وام لە لیستەکانی تر بۆی کە ئایندەیەکی گەشت بۆ هەرێمی کوردستان بێتە ئاراوە پێویستە چۆن بن بە تایبەتی کاندیدەکانی لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی چەندە هیوا و ئومێدتان پێیان هەیە؟ من نەسیحەت و ئامۆژگاریم هەیە و مەثەڵەن بۆ هەموو ئەو پەرلەمانتارانەی کە بۆ پەرلەمانی تازە دروست دەبێت لە هینی لیستی 1994 و لیستەکانی تریش کە ئینسانانێک بن بەدەم خەڵقەوە بن و یعنی بەدەم هەژارانەوە بن و هەروەها ئەو زۆڵم و سەمەی کە حاکمەکانێکن بەرگریان لێ بکەن و داوایان لێەکەین کە مثلەن هەر کار بەدەستێک کە ویسی زوڵم و سێمێکە باینکن بۆ پەرلەمان یا دووری خنوویکیانی کێتر خەنە ژێر مثل سەر ئەو کارە و یەکێتر بێن کە ببێتە کار بەدەست یا مثلەن کاری ڕەوایی بدرێتە دەست یعنی هەوڵی ئەوە بدەن کە بۆ وڵاتەکە فەرحی و خۆشی بهێنرێ و هەروەها حاکمی باش بهێنرێ و هەروەها مەثەلەن لژنەی دروست کرێ بۆ ئەوەی کە مەثەلەن لە شارەکان و لە دێکانە کێ فەقیرەکەی هەژارە بەدەمیانەوە بڕۆن و هەروەها لیجان دروستکەن بۆ ئەوەی کەوا بزانن هەتا پێم خۆشە یعنی مەثەل لە شارە لەم لەولا کۆمیتەی ئەوە دروست بکرێ بۆ فەقیر و ناوزەدکردنی فەقیر و هەژارانی گەڕەکەکە. ئێستا مەسەلەن لە هین تماشاکەی تورکیا ئۆردوغان چی کردووە لە گەڕەکەکانە کۆمیتەی داناوە ناونووسی فەقیر و هەژارەکانەکە و مانگانە پاریان ئەداتێ. ئێوەش دەتانێت بە تایبەتی لە خەمی فەقیر و هەژارا بن؟ ئەمیش ئەومانە گەڕەکەکە ینی بەحەقەت حکومت بۆ چییە؟ کاربەت بۆ چییە؟ بۆی عومراتی وڵات با بڕێەوە بۆی میلەتەکە لە فەقر و فاقە دەرکات بۆی میلەتەکەمان شێوازێک بژی یعنی ناسوور و ناڕەحەتی لام دڵ دەروینیان نەبێت میلەتەکەمان بەخۆشی بژی بە کامەرانی بژی مثلا هەز بە کەم و کورتی نەکات ئەگەر هەفسی بە کەم و کورتی کرد معنەی وایە حکومەتەکەمان حکومەتێکی ناڕەوایە. زۆر باشە بە پێ و پلان و بەرنامەی کارنامەی کۆمەڵی ئیسلامی کە هەیە ماوەسا تا چەندە باوەڕت وایە ئەگەر ئەو خەڵکی کە هەیە دەنگێکی زۆرینە بداتە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی ئیسلامی ئەتوانێت هەرێمی کوردستان و خەڵکەکەی بخاتە ناو داهاتوویەکی زۆر ڕۆشن و گەشت و لە ئێستەوە دیار بێ و داهاتووە چۆنە. و من عەقیدە و بڕوام وایە یعنی ئەگەر ئەو خەڵکەی خۆمان مثلەن کواتەی کوردستان ئەکسەرێکی دەنگی خۆیان بدەن بە کۆمەڵی ئیسلامی ئەبینی ینی ئەم وڵاتە ئەبێتە وڵاتێکی تر کە فەرقی بێت لەگەڵ پێشە ئەبێتە وڵاتێکی پێشکەوتوو لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی مثلەن سەرۆت و سامانەوە لە ڕووی عیلم و زانیاریەوە لە ڕووی ئاکاری جوانەوە لە ڕووی ڕەفتاری جوانەوە لە ڕووی هەڵس و کەوتەوە ئەوجا لە ڕووی مەثەل ئەمن و ئەمانەوە. ماوەسا تا چەندە دەستپاکی ئەمانەتداری گرنگە لەناو دەسەڵاتدارەتیدا و ئێوە تا چەندە بۆ منە جیاوازیتان هەیە وەکو کۆمەڵی ئیسلامی لەو ئەمانەتداریەیە کە لە گەرسبێنە بچنە ناو حکوومەت و پەرلەمانەوە؟ بەحەقەت ئێمە ینی هینمان هەیە بۆ ئەمە نمونەمان هەیە مثلەن ئەبینی ئێمە پیاوێک و ماوەسا عەبدولسارمان هەبوو یعنی کە تا ئێستا یەک دەرهەمیشی نەکردووە بڵێ لەسەری حساب کرێ کە ئەو دەرەمەی خواردووە بەڵکو لە پارەی خۆی شتێکی سەرف کردبێ یعنی مثلەن فەقیر هەژار چۆ لە پارەی خۆی پارەی داوە مثلەن بە فەقیر بە هەژار مثلەن یا بە یەکێکە بەڵێن پێویستی بە عەمەلیات یا بە شتێک بوو بێ یعنی نەهاتووە لەو هینە بابەتێکی کە خەرجکا و تەرتیباتکە لاکین محتەمەلە لە خەڵقانی تر ئەوە چاوەڕوان نەکرابێ. واتە ئەمانەتداری یا دەستپاکی هێندە گرنگە بۆ بنیادنانی بۆ نمونە ینی حکومڕانیەکی سەرکەوتوو و حکومڕانیەکی دوور بێ لە گەندەڵی و لە فەساد. بەڵێ ئەمە ینی مەثەلەن ئەگەر حکومڕانی بکوێتێ دەستی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی ینی مەثەلەن هەم لە ناحیەی ئەمنیەتەوە خەڵک لەناو ئەمناژی و هەم لە ناحیەی مەثەل دەستپاکی و خەڵک دەستپاکە بێ و لە ناحیە ئەو ناحیانەی ئەجی کە خەڵک بە هیچ شێوازێک ئەوەی نابێت کە مەثەلەن فەقر و فاقە و هەژاری لەنایە بچکەکین وەکو عەرزم کردی لە گەڕەکەکانە لە منتیقەکانە مثلەن کۆمیتە و خلاصە هەنێ بابەت دیاریە کرێ بۆ ناوزەدکردن و ژماردنی فەقیر و هەژاری گەڕەک و لادێ و شارەکان. زۆر باشە ماوەسا من دەرفەتی کەمم ماوە ئەگەر بکرێ ڕوو بکەیتە بینەران بۆم لێرە پەیامت چی هەیە بۆ بینەرانی عەزیز بۆی کە ئەم هەڵبژاردنە دێتە ئاراوە ڕاستە خەڵکێک ڕەنگە بێهیوا بێت چیان پێڵی کە بێهیوا نەبن و چیان پێڵی کە کۆمەڵی ئیسلامی شیاوی ئەوە هەیە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی کە ئەوان دەنگی بدەنێ؟ وڵای من ڕووەکەمە میلەتی کوردی ڕەجدیدە و عەزاب دیدە و ئازار دیدە
ئەڵێم دەنگەکانی خۆتان بە دڵێکی گەشەوە بڕۆن بۆ سەرسنووقەکان و دەنگەکانی خۆتان بدەن بە کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی کە ئاوات و ئەوەی کە مەسەلەن نیازمەندی میلەتەکەمانە لەو ڕێگەوە بەدەستی بهێنن و خۆشی و خۆشگوزەرانی و تەمین و خلاصە حفزی مەسەلەن نەفس و حفزی مال و پاراستنی گیانی بەشەری ئینشاڵڵای خۆی خۆتان دابین بکەن و ڕابردووشی بەشێکە لە بەپێناسەیە بۆ داهاتوو بەتیابەتی لە نمونونەکانی پرۆژەی بەخشین و هەڵوێستە سیاسیەکانی لە پەرلەمان لە حکوومەت هەموو ئەم خزمەتانی کە کردوویەتی بەشێکن لە پێناسی بۆی کە خەڵکیش لە داهاتوودا بزانێت الحەمدوللا خۆ ئێمە بڵێن و نەڵێن دۆست و دوژمن ناطقن بەوەی کە گۆیان بەوەی کە کۆمەڵی ئیسلامی بە حەقەت دەورێکی باشی هەبووە لە بۆ میلەتەکە دەورێکی باشی هەبووە لە بۆ حکوومەت کە یعنی حکوومەت ئاوها بێ باشە بۆ میلەتش و بۆ حکوومەتیش یعنی کۆمەڵی ئیسلامی دەورێکی باشی هەبووە و ئەو دەورە باشانەی لە ینی خەڵقی و حتا لە حکوومەتیش ینی ون نییە. زۆر سپاس ماوەساگیان زۆر سپاس بۆ دەرفەتێک کە بێمت بەخشیت بینەرانی عزیز زۆر سپاس بۆیەوەش کە تام ساتە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی تر و بەڕایندەیەکی گەشتر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ زۆر سپاسی وەکم سپاسی بینەرانی ژەکەم زۆر سپاس ماوەساگیان دەستەکان.